نووسەر و ڕۆمانووس ئیسماعیل حەمەئەمین حەمەلاو ڕۆمانی گۆشەگیری بە زمانی ئەڵمانی بڵاو دەکاتەوە. ئیسماعیل حەمەئەمین لە یادداشتێکدا لە ئەکاونتی تایبەتی خۆی لەوبارەیەوە نووسیوێتی لەم جەنجاڵیەدا لەم خەمە کوردیەدا ڕۆمانەکەم گۆشەگیری بە زمانی ئەڵمانی بڵاو بۆوە. ڕۆمانێک پاڵەوانە کوردەکانی لە دنیای خۆرئاوادا غەریب و بێکەسن و بە ڕۆحێکی کوردانەوە ڕوبەڕووی دنیای مۆدێرن دەبنەوە. گۆشەگیری دەکەن بە وزەیەک بۆ سەلماندنی کوردبوونیان. بەڕێز ئیسماعیل حەمەئەمین لەگەڵمان ئامادەی و گفتوگویەک دەربارەی ئەم ڕۆمانە دەکەین. سڵاو لێبێت. سڵاوتان لێبێت. زۆر سوپاس دەکەم. کاک ئیسماعیل، بیرۆکەی نووسینی ئەم ڕۆمانە چۆن سەری هەڵدا؟ ڕاستی ئەم ڕۆمانە پێشتر بە کوردی بڵاو بۆتەوە و وەبزان ئێستا نسخەی کەمی لە بازاڕ ماوە، تەقریبەن نەماوە، توانم پیشانتان بدەم. ئەمە نسخە کوردیەکەیەکی گۆشەگیری ساڵی 2021 بڵاو بووە. ئەم ڕۆمانەم لە ئەڵمانیا نووسی، لەندەن نووسی. تۆ لەبەرەوەی ئەو 7 ساڵی لە لەندەن دووبارە بیرمە کردەوە لەوێ بە حوکمی کارەکەم وەکو پێژەرێکی کۆمەڵایەتی کە خەڵکی زۆر بینیوە، لەگەڵ کۆچبەرەکانە بووم، لەگەڵ پیرەکانە بووم، لەگەڵ ئەوانە بووم کە ئالوودەی ئەلکحۆل بووم. هەموو ئەم چیرۆکە وای لێکردم بیر لەوە بکەمەوە کێشەی ئەم مرۆڤانە لە چیایە، بەڵام کێشەی مرۆڤی مۆدێرن لە چیایە. هەروەها ئێمە پاڵەوانەکانیشم کوردن، چۆن بەرامبەر ئەم دنیایە چۆن لە دنیایەکی ترەوە کە ڕادەکەن ئێنە ناو سیستەمێکی ترەوە، ئێنە ناو ژیانێکی ترەوە کە پێڵە ژیانی مۆدێرن. هەموو ئەمانە خولیان بوون بە کوردی نووسین. دوای ئەوەی کە بڵاو بوو کوردستان، وازم هەلای ئێوەی عزیزیش گفتوگویەکی بچووکمان لەسەر کرد، دەستمان کرد بە وەرگێڕانی باڵمانی ساڵانێکی ویست و ئێستا حالی بڵاو بووتەوە لە ئەڵمانیا و تقریبەنەوە مانگی تقریبەنەوە هەمووی مانگێکە ببووە. بەڵێ کاک ئیسماعیل، ئەتانەوێت لە ڕێی ئەم ڕۆمانەوە چ پەیامێک بگەێنن؟ پەیامەکە ئەوەیە تاوەکو ئێستا ئێمەی ڕۆژهەڵاتی بە سەرسامیەوە سەیری مرۆڤی سپیمان کردووە، سەیری خۆرئاواییمان کردووە. هەر شتێک لە خۆرئاوا هاتی بێت بەرامبەر ئەو سەرسامیە بوومەوە. دیارە تەبەن ئەمە چیرۆکی درێژی هەیە لەبەرەوەی خۆرئاوا خاوەنی هێزە، خاوەنی هەژمونە، خاوەنی خۆرئاوا ئێمەی دابەش کردووە، ئێمەی پەرد کردووە، ئێمەی لەبەرەوە ئەمە هاوکێشەیەکە. هەچ کاتێک مرۆڤێکی تر داگیرەکات کولتوری داگیرکار یاخود بەڵام کولتوری ئەوەی کە هەژمونی هەیە زاڵ دەبێت بەسەر کولتوری ئەوەی کە داگیرەکرێت. هەمیشە بینی خۆرئاوا و ئەوی تر کێشەیەکی گەورە هەیە. خۆرئاوا چۆن لەبیترێت، بەڵام لەم ڕۆمانەی منە بە پێچەوانەوەیە کۆچبەرەکان چۆن لە خۆرئاوا ئەڕۆن، چۆن لە ئینسانی ئەوروپی ئەڕۆن، چۆن ئەکەونە زۆرانبازی لەگەڵیانە، چۆن ئەمان بەر ئەو گۆشەگیر و خەمۆکیە ئەکەون کە ئینسانی مۆدێرن تیا ئەژی، چۆن خۆرئاوا بێتاوان نییە لە بوونی وەکو خۆی نمایشەکە، وەکو خۆرئاوا خاوەنی نازیەتە، خاوەنی لە ئەڵمانیای بووە زیاتر کە ڕۆمانەکە لە ئەڵمانیا بووە، لە ئەڵمانیای سۆشیالیزم DDR چۆنێکێک لە پاڵەوانەکان کە ناوی شتودەرە وەختی خۆی جاسووسی بەسەر خانەوادەکەی خۆیەوە کردەوە کە ئەو وایە ئەڵمانیای شەرقی وابوو تەنانەت سەدام حوسێن وەختی خۆی بۆی جەلادەکانی پەروەردە بکە چوو پارەی ئەیا بە ئەڵمانیای شەرقی بۆی فێری تەعزیب بوو، جەلادە باسیەکانە چوون بۆ ئەوێ. چۆن هەموو ئەم معادلانە جارێکی تر لە شتی پچکۆلە پچکۆلەوە دەست پێ ئەکات
و بەشێکی تری پاڵەوانەکانم پاڵەوانی سەرەکیم ئەو پێژەر کۆمەڵایەتیە کە ناو نابرێت ئەمە چۆن لەم دنیاە دەڕوانێت چۆن لە دنیای گۆشەگیری و ڕوخانی ئینسان ئەڕوانێت لە ناو مۆدێرندا. بەڵێ دیدگا و ئەزمموی کەسی خۆتان لە دەرەوەی وڵات لەکوێی نووسینی ئەم ڕۆمانەدا خۆی پێناسە دەکات. خۆی هەموو ڕۆمان نووسێک بەشێکی خۆی دەدا بە ڕۆمانێکی، یعنی هیچ ڕۆمانێک نییە ئۆبجکتیڤ وێ بابەتی وێت لە دەرەوە نووسێت. بۆ من لەوانەیە من بۆیە ڕۆمان بنووسم، من وەک خۆم نازانم هاوڕەکانی تر ڕۆمانە نووسن ئەوان چۆن بە شێوەیەک ئەەکەنەوە، بەڵام من دایم ئەمەوێت لە شتێک تێبدەم. من 30 ساڵە لە ئەوروپام، ئەمەوێ کە کاتێک ناڵێن نەخۆش با بڵێن معمیلەکانمان ئەوانەی کە لەگەڵیانە کارەکەی ئێستا مەسە من لە قوتابخانەیە ئیشەکەم کێشەی ئەم ئینسانانە چێ مرۆڤانە چێ بەمەجێ لێرە هەموو شتێک هەیە، بۆ خەمۆکم، بۆ خۆکوشتن هەیە، بۆ فەرامۆشکردن هەیە، بۆ کە بیتە ئەم وڵاتانی سەری دەموچاوەکان بکەیت وا هەستەکەی کارەساتی گەورە ڕوویاە. لەوانەیە لات سیر بێخانم مرۆڤی لێرە توانای پێکەنینی بوو، یعنی توانای پێکەنین ینی ڕۆژهەڵاتیەکان پۆشبەرەکان دایم پێ ئەەکەن قەرەباڵغن، بەڵام خۆ ئاوایەکان لە گۆشێکی گەورەن. زۆر جارە و نەخۆشیە گوازرێتەوە بۆ ئێمە خاستنەوەی کە زۆر ئەمێنەوە لێرە و یاخود با بڵێن لە مەجالە ئیداری و شوێنە ئەوروپیەکانی کارەکەم. من خۆم شخصی زۆر دژی ئەو مۆجە ئەوروپی بوونە شەڕم کردووە و هەمیشە و تومە کە کوردبوون زۆر گرنگە ڕۆشناییەکە کە ئەبێ لە خۆمانە بیپارێزن چۆن پاڵەوانەکانم لە ئەم ڕۆمانەیە هەوڵی پاراستنی کردبوونی خۆیان. بەڵێ کەواتە کاک ئیسماعیل خوێندنەوەی ئەم ڕۆمانە زیاتر بۆ کام خوێنەر پێشنیارەکەیت؟ ئەمە زۆر جوانە ئەوەی کە ئەم ڕۆمانای با بڵێن ئەو دەستگای چاپەکە بڕیانیدا بە دوو چاپ کراوە، چاپی نەرم و چاپی نیشوە بە کیندڵی شەوە ئەوەشی بێت کە ئەڵمانی خوێنێتەوە توانێت لە ئەمەزۆن داوای کات. ڕێیەکی کە ئەم ڕۆمانە ڕۆمانێکی توڵی فەلسەفی، ئەمە ڕێی منی ڕێی ئەوانە سسیۆن نووسیوە و پێیان وایە دەبێت یەکێک بخوێنێتەوە کە تۆزە کامەڵ بێ باڵێنی 30 ساڵ بێت ئەزمموی هەبێت فەلسەفەی خوێن بێت چکە زمانی ئەم ڕۆمانە چ بە کوردێکی چ بە ئەڵمانەکەی زمانێکی شاعریە. بۆ زانینت ئەمە کراوە بە عەرەبیش، ینی ڕۆمانی گۆشەگیری کراوە بە عەرەبی، لەوانەیە هێشتا نەکەوتونە دەڕەکەوتن چۆن بڵاویکەینەوە، بەڵام بە تەواوەتی وەرگەڕاوەتە سەر عەرەبی و هەروەها وەرگەڕان ئینگلیزیەکەشی هەیە، وەرگێران عەرەبیەکە پێداچوونەوە پێکەوە بۆ ئینگلیزیەکەشی هیوادارین لە داهاتووە دوای پێداچوونەوە ئەوش بڵاوکەین. کاک ئیسماعیل حەمەئەمین سوپاس کە لەگەڵمان بووی، هیوای سەرکەوتن بۆ دەخوازین. سوپاس بۆ ئەم بەرهەمە ناوازەی کە پێشکەشی خوێنەرانت کردووە. سپاس بۆ ئێوە ئاودان بێ ماڵی زۆر بۆ ئێوەش.